سەر لەبەری گرێبەستەکە پێچەوانەی بنەما و بنەڕەتیەکانی یاسای یاساکارپێکراوەکانە، چونکە سەرپێچی هاتوچۆ تاوانە و جۆری تاوانەکەش بریتیە لە پێبژاردن غەرامە کە وەرگرتنی غەرامەت بەپێی یاسا لای دادگایە یان ئەو دامەزراوە فەرمیانەی یاسا دیاری کردووە. ناوەڕۆکی گرێبەستەکە لە ڕووی ماوەی گرێبەست و شێوازی پشی کۆمپانیای گرێبەست لەگەڵ کراو بە جۆرێکە زۆر بە ئاشکرا بە هەدەردانی پارەیە لە داهاتی گشتی، چونکە ئەم ئەرکە نابێت ڕادستی کەرتی تایبەت بکرێت پێویستە لای حکومەت بێت. بەپێی ناوەڕۆکی گرێبەستەکە وەزارەتی ناوخۆ و هاتوچۆ خۆی هەڵدەسێت بە کۆکردنەوەی داهات و پێبژاردنەکە. بۆیە دەکرێت لە بەرامبەر دانانی کامێرا و دانانی چەند بەرنامەیەکی نێتوەرک و نۆژەنکردنەوەی کامێراکان کۆمپانیایەک داغڵ بکرێت و ببێتە هاوبەشی حکومەت. سیستەمی پەیڕێکراو لە گرێبەستەکە بریتیە لە سیستەمی پۆینت تو پۆینت، واتە سنوورێک دیاری دەکرێت دەبێت ڕێگاکە بۆ ماوەیە ببڕێت کە ئەم سیستەمە تەواو نادەتپەروەری تێدایە و دەواازەیەکە بۆ ئەوەی هیچ خانەوادەیەک بێبەش نەبێت لەم سزایە.